بسم الله، الحمد لله، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، خۆشحاڵم کە خی پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەم جارش لە حڵقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ بە خزمەتەوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستانم، ئەم جاریان هاتووم بۆ گوندێک کە پێش 2 ساڵ لەمەوە پێش هاتبوو. ئێستا ئەمەی کە لە پشتمەوە هەیە، ئەمە مزگەوتی گوندی تەیمەزاوایە. بەمەبەست پێشێکی بەرنامەکەم لێرە کرد. ڕاستەکە ئەو کاتێک کە من هاتم بۆ ئێرە، ئەم مزگەوتە هەیکەلێک بوو، تەنانەت نەمانتوانی نوێژی لە ناوا بکەین، بەس وەکو وتم بەس هەیکەلێک بوو. لە تەنیشتیەوە لەسەر ئەم بانی مزگەوتە ئێمە نوێژی جومعەمان کرد. دوای بەرنامەکە، دوای نوێژی جومعە، هەر لە ناو بەرنامەکە بانگەوازێکمان کرد بەوەی کە ئەم گوندە ڕاستەکەی گوندێکە کە خەڵکەکەی زۆر ڕوو لە خوایە و خەڵکێکە ئەلحەمدوللا حەزیان لە عیبادەتە. بانگەوازمان کرد بەوەی کە ینی کەسێک دام و دەستگایەک هەبێ بۆ ئەوەی کە مزگەوتەکان بۆ تەواوکە. تەمان دوایەوە کە بەرنامەکە پەخش بوو، بەرنامەی ئاوادان بێ، برانی خۆشەویستم لە دەستگای بەخشین تەلەفۆنیان بۆ کردم، وتیانە و گونداکەوێتە کوێ، ئەمانەوێت سەردانی بکەین وە بچین بۆ ئەوەی کە ئەم مزگەوتە ئێمە تەواوی بکەین. تەمانەوان هاتبوون سەردانی ئێرەیان کردبوو، مزگەوتەکان بینی بوو و کاک شێرکۆ، مهندس شێرکۆیان لە چەمچەماڵ ڕاستپاردبوو بۆەوەی کە سەرپەرشتی تەواوکردنی مزگەوتەکە بکە. بۆیە ئەمڕۆ ئێمە دوای 2 ساڵ هاتینەوە بۆ گوندی تەیمەزاوا، دەبیننەوە مزگەوتەکەی ئەلحەمدوللا تەواو بووە. ئەمڕۆ مزگەوتەکە کرێتەوە. ئەمە بۆ من بەڕاستی زۆر مای خۆشحاڵیە لەوەی کە ئێمە ببین بە ئادای خێر، ببووین بە هۆکارێک بۆ ئەوەی کە مزگەوت ماڵی خوا ئاوادان بێتەوە و لانی کەم ئەم دێ دڵیان خۆش بێ بەوەی کە ئەوانش مزگەوتی چیان هەیە و دەتوانن عیبادەتی تا بکەن. ڕۆژانی جومعە بەم لاولایان نەڕۆن، چونکە من دەمبیست ئەوانەی کە لێرەن ناچار بوون بۆ هەندێک گوندی دیکە بچن بۆ جومعەکردن. ئەوە لە لای خۆیان ئەلحەمدوللا ئێستا مزگەوتەکە تەواو بووە و مزگەوتەکە ماشەڵڵا بە شێوەیەکە کە لە چاو مزگەوتی گوندەکانی تر دەبێ بڵێن هەر ماشەڵڵاڵی مزگەوتی شارە. ئەلحەمدوللا کە مزگەوتی گوندی تەیمەزاوا تەواو بوو و ئەمڕۆ ئەکرێتەوە و دواتر ئێوە شوێنەکانی شەبینن، چونکە ئەمڕۆ مناسبەی بۆکەن، هەنگێکی خنجیلانەی بۆکەن و برانی خۆشەویست لە دەستگای بەخشین دێن مزگەوتەکە ئەکەنەوە و تایە با بڵێن لە سونووری ئیدارەی ئێرەش وەکو مدیر ناحەی قەرەهەنجیر و ئەوانش ئامادا بن. تەمەناوەکەن کە ئینشاڵڵا خی گەورە ئەوەشی لە ئێمە قبول کرد بێ و ئەوەی بە چاکە بۆ ئێمە نووسیبێکە ببین بە مای تەواوکردنی مزگەوتی تەیمەزاوا. أعوذ بالله من الشيطان الرجيم. ئەمە سۆز و ئاوازی دەنگە خۆشەکەی کاکە موسعەبە لە ئاهەنگی کردنەوەی مزگەوتی تەیمەزاوا. ئەمڕۆ ئێرە سەرشارە لەو ڕێبوارانەی هاتوون بۆ کردنەوەی مزگەوتەکە. ئەو مزگەوتەی 2 ساڵ لەمەوبەر تەنها سەقفێک و چەند پایە و دیوارێک بوو، بەڵام ئەمڕۆ ئەوان هاتوون دەیانەوێت تەواوبوونی مزگەوتەکە بە چاوی خۆیان ببینن. پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێ مزگەوتێک بنیاد بنێ، خوای گەورەش لە قیامەتدا ماڵێک بۆ ئەو دروست دەکات لە بەهەشدا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم.
إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر وأقام الصلاة وآتى الزكاة ولم يخش إلا الله فعسى أولئك أن يكونوا من المهتدين. أجعلتم سقاية الحاج وعمارة المسجد الحرام كمن آمن بالله واليوم الآخر وجاهد في سبيل الله لا يستوون عند الله والله لا يهدي القوم الظالمين. مزگەوت لانەی ئارامی دڵ با دەرگا شەونمێکانیشت بگرن ڕێگە نەدەن پەڕەسێلکە شەیداکانت لە ئاسمانی سۆزدا عاشقانە بفڕن با نەهێڵن ئامێزت پڕکوڕنوش بێت ئێواران و سەحەرانت جریوەی مهری قورئانت کپ و خامۆش بێت با هیچت وەک خۆی نەبێ ڕاناوەستین لە میحرابی مزگەوتی دڵمان بەرماڵی ئەویندا ئەخەین لە هەر کوێ بێ لە هەر چۆنێ بێ نوێژی عیشقتدا ئابەستین لە سوچێکی ئارامی دەروونمانە کۆڕی زیکرمان خۆرۆشاوە بەدەم سوبحانی سۆزەوە حاڵ گورتووینی و کۆتری ڕوحمان لە شەقەی باڵی داوە تا بەشدار بین لەم مەراسیمە پڕشکۆیەی گوندی ئیسلام دۆستەکەی تەیمەزاوە. بەناوی خودای گەورە و میهرەبان سپاس و ستایش بۆ پەروەردگاری جیهانیان کە تەمەنی داین ئەمڕۆ لەم مەراسیمە پڕشکۆیە کۆبینەوە. بەناوی سەرجەم دانیشتوانی گوندی تەیمەزاواوە بە خێراتنێکی گەرمی سەرجەم میوانەکان دەکەین. بەخێر بێن سەر چاومان گەورەمانتان کرد یاخوا بەخێر بێن. پێم خۆشە لێرەشەوە پەیامێکی دەستخۆشی بۆ دەستگای خێرخوازی بەخشین و سەرجەم ئەو خێرخوازانەی کەوا لە بنیاتنانی ئەم مزگەوتەوە لەگەڵمانە بوونەوە و تاوکو ئێستاکە داواکارین لە خوای گەورە خێریان قبوڵ کات پاداشی خێریان بداتەوە. سپاس بۆ هەموو لایەک ئینشاءالله دووبارە بەخێر بێن سەر چاومان و زۆر سپاس. مزگەوت ئەی خۆشترین جێگای ژینی من مزگەوت ئەی پەرستگاه و سوزدەگاهی دینی من ڕوحی ئاڵۆز لێرە شادە و بێخەمە لێرە ئارامە ئەو دڵی پڕخەمە. خۆشەویستان وتەی دەستگای خێرخوازی بەخشین پێشکەش دەکرێت لەلایەن زۆر بەڕێز دکتۆر محەممەدەوە با بەڕێزیان بفەرمێت. الحمد لله وكفى والصلاة والسلام على حبيبه المصطفى ومن بسنته اقتدى وبعد. ئەحمەد وەبانی بەڕێز یۆشخوێنانی خۆشەویست السلام عليكم ورحمة الله وبركاته. بەناوی دەستگای خێرخوازی بەخشینەوە بە خێراتنی هەموو لایەکتانەکەین ئەرکتان کێشا پێڵاوتان سەرسەر و سەرچاومان خوای گەورە پاداشی خێرتان باتەوە و ئەجری تەواوتان بۆ بنووسێ لە هاتنتان بۆ ئەم مەراسیمە پیرۆزە.
و هەر بە ناوی دەستگاکەمانەوە پیرۆزبایی لە موسڵمانان و نوێژخوێنانی گوندی تەیمەزاواکەین بە بۆنەی کردنەوەی ئەم پرۆژە خەنجی لەو جوانەوە لێیان پیرۆز بێ، خوای گەورە بیکاتە مایەی خێر و بەرەکەت مەراسیمی خۆشی تیا ئەنجام بدەن. دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانە ئەکەین ئەگەر بە لە تەوشەیەکیش دەستیان هەبوو بێت لە بنیادنانی ئەم پرۆژەیە، هەر لە خێرخوازانی ناو گوندەکە، خێرخوازانی دەڤەرەکە و هەر خێرخوازێکی تر کە لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە هاوکاری گەیاندۆ بە مزگەوتە، ئێمە زۆر سوپاسیانەکەین، دەستی ماندووبوونیان ئەگوشین، داواکارین لە خوای پەروەردگار ئەجر و پاداشتی کاملیان بۆ بنووسێ و ماڵێکیان بۆ دروست بکات لە باشتە بەرین و فراوانەکەی خۆیدا. جێی خۆشێتی کە دەستخۆشی لەو کەسانە بکەین سەرپەرشتی ئەم پرۆسەیان کردووە بە ئەنجام گەیاندنی ئەم پرۆژەیە، بە تایبەتی برای بەڕێز و خۆشەویستمان کاک حاجی شێرکۆ کە زۆر ماندوو بوو بەڕاستی لەگەڵ ئەم پرۆژەیە، جێی ئەوەیە کە دەستخۆشی لێ بکەین، ئەرکی قورس و سەرەکی لەسەر شانی بەڕێزیان بووە. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین بە ئەرکی سەر شانی خۆمانی ئەزانین، خزمەت پێشکەش بکەین بە دین و ژینی خەڵکەکەی خۆمان لە ناوخۆی کوردستاندا، بز بە وستی خاکی کوردستان، نەک هەر کوردستانی باشوور، لەسەر جەم پارچەکانی تری کوردستانیش بە ئەرکی سەرشانی خۆمان زانیوە و بە ئەرک و سەرشانی خۆشمانی ئەزانین. لە کوردستانی ڕۆژهەڵات، لە کوردستانی باکوور، لە کوردستانی ڕۆژئاوا، لە هەمووی ئێمە پرۆژەمان پێشکەش کردووە و جێ ئەوەشی نابینین کە خوا نەخواسە منەت بکەیمە سەرمانە، بەڵکو هەستەکەین هەندێک کەم تەرخەمیشمان هەبووە، ومێدەوارین بتوانین لە داهاتووە پرۆژەی زیاتر و جوانتریش پێشکەش بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین. دووبارە دەستخۆشیمان هەیە لەو بەڕێزانەی کە دەستیان هەبووە لە بنیادنانی ئەم شوێنە پیرۆزە و لە هەر لایەنێکی حکومیش کە کار ئاسانیەکی کردووە لە هەر خێرخوازێک کە ئەگەر بە 250یەکیش بەشداری کردبێ، ئێمە دەستخۆشییان لێکەین، دەستی ماندووبوونیان نەگوشین. خوای گەورە پاداشی هەموو لایەک باتەوە و هەموو لایەکتان بەخێر بێن سەر چاو. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. برایانی بەڕێزم، ئامادەبووان پێش هەموو شتێک من داوای لێبوردنەکەم کە تاخیر بووم و لە کاتی خۆیان نەگەیشتمە مەراسیمەکە. بە خێرهاتنی هەمووتانەکەم لە کاک ئاڤێستاوە و هەموو ئەو برا بەڕێزانە و لە مناڵ و بچووک و گەورە و گەنجان، یاخوا بە خێر بێن بۆ ماڵی خوای گەورە. پێش هەموو شتێک سوپاس بۆ خوای گەورە، پاشان پیرۆزبایی لەم خەڵکە بەڕێز و بە کەرامەتە ئەکەین کەوا خوای گەورە نعمەتێکی پێتان بەخشی، ئەویش کردنەوەی ئەم ماڵی خوای گەورەیە. حەقیقەتەن خوای گەورە ئێوەی خۆشەوێ، ئەگەر خۆشتانی نەوێ شوێنێکی ئاوها جوان و پاک ناکاتە قسمەتی ئێوە. ماڵی خوا دائیمەن بە دوو جۆر ئاوەدانەکرێتەوە. جۆرێکیان ئەوەیە کە خوای گەورە نعمەتێکت پێ ئەبەخشێ بە پارە ئەتوانی ماڵێک ئاوها دروستکەی. جۆری دووەمیانیش ئەوەیە کەوا بە عیبادەت و بە خواپەرستی لە ناو ماڵەکانی خوای گەورەیە بۆ خۆت نوێژێکەکەیت، سەیرەکەی بێتە عیبادەتێک بۆ تۆ. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم: من بنى مسجدا لله بنى الله له بيتا في الجنة. خوای گەورە هەر کەسێک ئەگەر بە 1000 دینار بێت، ئەگەر بە وشەیەک بێت، ببێتە سەبەب بۆ دروستکردنی ئەم ماڵی خوای گەورەیە، ئینشاء الله لێی کەمەوە نابێت و پاداشت و ئەجرەکەی وەکو ئەوەی وایە کە دروستی کرد بێت. داواکەین لە خوای گەورە بیکاتە مایەی ڕەحمەت، بیکاتە مایەی زەخیرەیەک بۆ قیامەتەکەتان. خوا لە قورئانە پیرۆزەکەی ئەفەرمێ: أن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا. مزگەوت هین خوای گەورەیە، مزگەوت بۆ بسڵمانان دروست کراوە. فلا تدعوا مع الله أحدا کەواتە عیبادەت یەکتا خواپەرستی، عیبادەت بۆ خوای گەورە داواکەین لە خوای گەورە هەمووتان و ئەم ئامادەبوانی بەڕێز و ئەوەشی کە گوێبیستمانە خوای گەورە
بیکاتە بە هەشتە پان و بەرینەکەیەوە من سوپاستانەکەم و پیرۆزباییتان لێ ئەەکەم خوای گەورە بیکاتە مایەی خێر و خۆشی و شادی و ئاشتی بۆ ئەم گوندە و بۆ ئەو گوندانی دەوروبەرشی هیوادارم ببێتە مایەی خێر مزگەوت حەقیقەتەن کۆکردنەوەی خەڵکە شوێنی ئاشتیە شوێنی برایەتیە من سوپاسی ئێوە ئەەکەم و جارە تریش دووبارە وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوو اللهی وەبەرەکاتوه. تەنها خەڵکی ئاوایی تەیمەزاوا دڵخۆش نین بە تەوابوونی مزگەوتەکەیان، بەڵکو تەواوی دەیەکانی ئەو دەوروبەرەیش خۆشحاڵن و هاتوون تا بەشداری لە ئاهەنگەکەدا بکەن. مزگەوتە سپی و تەواوکراوەکەی گوندی تەیمەزاوا هەر بە تەمەنەکانی دڵخۆش نەکردووە، گەنجەکانیش ئەم خۆشحاڵیان بەسەر و سیماوە دیارە. دوو ڕۆژە بێکەوە سەرگەرمی تەواوکردنی ئاهەنگەکەن. ئەوان لە خۆشی مزگەوتەکە و تەواوبوونی کارەکانیدا ئاهەنگێکی گەورەیان ساز کردووە. دەیانەوێ نیوەڕۆی ئەمڕۆ هەمووان بەیەکەوە لە نزیک یەکتری نانی نیوەڕۆ بخۆن. لە سەربانێکی گەورە دانیشتون و حەوشەکەش جممەی دێت، هەمووان سەرگەرمی شادی دەربڕینن. ژنان و منداڵانیش بەشداری ئاهەنگەکەیان کردووە و ئەوانیش هاتوون بۆ ئەوەی شایەدی بینینی تەواوبوونی مزگەوتەکە بن. منداڵێکی بچووکی گوندەکە بەم شێوەیە و لە شعرێکی زۆر جواندا خۆشی خۆی دەردەبڕێ. مزگەوت ماڵی خوایە، جێگای نوێژ و تەقوایە، جێی دوعا و عیبادەتە، جێی جومعە و جەماعەتە، جێگای خواپەرستیە، جێگای مرۆڤ دۆستیە، جێگای وانە خوێندنە، جێگای کڕنوژبردنە، جێی پەروەردە و قورئانە، جێی سەربەرزی ژیانە، ڕۆشنایی بیر و هۆشە، لەوێدا دڵم خۆشە، دەی باڕوومان لەخوا بێت قەتڕێمان لێ ون ناوێت. سەرەتا بە ناوی خوای گەورە میرەبان ئەمڕۆکە لە گوندی تەیمەزاوا بە بۆنەی کردنەوەی مزگەوتەکەمان خواردنێکمان ئامادە کردو، خواردنی 600 نەفەر بۆ میوانان و بۆ ئازیزان و بە خێراتنی هەموو لایەکەین ئەوانەی کە ئەمڕۆکە بەشداریەکەن لە کردنەوەی مزگەوتەکە و لە خوانی نیمەڕۆ و داوا لە خوای گەوراکەین، خوای گەورە بخاتە بە دزای قیامەتیان. لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ هەموو لایەک براتان هەڤاڵ نازم زەنگەنە گوندی تەیمەزاوا. زۆرێک لەوانەی لێرەن سوپاسێکی زۆریان بۆ کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی ئاوەدانبێ هەبوو کە بوونە هۆکارێکی خێر تاوەکو کاری مزگەوتەکەیان بە کۆتا بکات. ئەوان نەیان شاردەوە کە بەهۆی ئەو بانگەوازەی کە لە بەرنامەی ئاوەدانبەی مانگی 4 ساڵی 2023 کرا، مزگەوتەکە کەوتە بەرچاوی خێرخوازان و دەستگای بەخشین. دەستگای بەخشین هاتە پێشەوە بۆ تەواوکردنی کارەکانی مزگەوتەکە. بەڵێ بە درێژایی 2 ساڵ دەستگای بەخشین سەرگەرمی تەواوکردنی مزگەوتەکە بووە. بۆیە ئەمڕۆ خەڵاتی ڕێزلێنان درا بە پێشکەشکاری بەرنامەی ئاوەدانبێ و ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەکە. یەکەم جا بە ناوی خوای گەورە خێراتنی ئەم میوانە بەڕێزاناکەم، چاوی یەکە بە یەکەیان ماچەکەم بەخێر بێن بۆ گوندەکەمان. ئەمە گوندی تەیمەزاوەیە، بەخێر بن یاخوا سەر چاومە چەند ساڵە ئێمە بناغی ئەم مزگەوتەمان داناوە لە ڕاستیە خۆمان توانامان نەبوو تەواویکەین. چەند ساڵێ بەلێ سەکاکوێنی بەڕێز هاتە ئێرانە دایە بەرنامەی بەخشین ماڵیان ئاوا بێ ئیتر وەڵحاز هەتا ئێرە بۆمانیان هاوردووە، ئیتر کاملیان کردە دەستیان خۆش بێ و چاوی یەکە بە یەکەیان ماچەکەم ماڵ خێرخۆزان ئاوا بێ لە گەورەوە هەتا بچووک ماڵ هەمویان ئاوا بێ. دیەکە باشە دیەکەی ساکێ لەخوا بەزار چەند ماڵێک تیا ئینشەڵا باشتری شەبێەوە زادەکەیشان بۆمان کردووە قیرەکە ئەم بەیانی لێو هاتی وەنیە
ئینشەڵا هومێدە ئەوەکمان بۆ تەواوکەن زادەکە بکرەوە بەتەمان مەکتەبمانیش بۆ بکەن ئینشەڵا ڕوو لە ئاوادانێ بە ئیزنی خوای گەورە حتا بڵێ دڵمان خۆشە حتا بڵێ مزگەوتەکە زۆر زەروین مامۆستا ئێستا یەکە مسلمانێکە هاتە ئەم دێ هەر مەجای هیچ شتێکی نەبوو ئێستا مزگەوت حازر بەخۆی ئاو گەرم دەست نوێ شوێن بە زیاد بێ ماڵ خێرخوازان ئەوە بێ قەت عیبی نییە دەستەکانتان خۆش بێ و چاوی یەکە بە یەکەتان ماچەکەم بە خێر بن سەر چاوم ئێمە لە گوندی تێمەزاوە سەر بە ناوچەی قەراحەسەن سەر بە پارێزگای کەرکووک ئەم دێ ئێمە بەڕاستی دەیەکی زۆر دڵگیر و دەیەکی خەڵکەکەی زۆربەی خەڵکەکە ئاڵاوەتە مەڕداری و کشتتوکاڵ و باغداری و ئیتر کۆمەڵێ لەم دێە بەڕاستی ئاوادان بووەتەوە خەڵکی زۆر هاتووە مزگەوتێکشمان کرا مزگەوتە دەستگای بەخشین دەستی پێکردا ئێمە خۆمان ئەساسەکەیمان کرد و بەس ئەوانیش هاتن لە نیوەیە ماڵیان ئاوا بێ بەڕاستی کارێکی زۆر پیرۆزیان کرد توانایەکی باشیان بە کارهێنا بۆ ئەو خەڵکی زۆریش خێرخواز هات بە دەنگ باگەکەیانەوە بەڕاستی ماڵیان ئاوا بێ بەڕاستی جوودێکی زۆر باشیان کرد مزگەوتێکی زۆر خۆش و چاک و پاکیان بۆمان کردا هیوادارین ئەو خەڵکەش عیبادەتێکی چاک و پاکی تا بکە بە تاک و تەنیا بۆ خۆی گەورە ئێمە زۆر زۆر دەستخۆشیتان یەکەین زۆر زۆر دەستان ئەنگوشین بۆ ئەو کەسانەی کەوا هاوکار بوون لەم مزگەوتە بەڕاستی ئینشەڵا لای خۆی گەورە گوم نابێ موفەق بن. گوندی تەیمەزاوە مێژوویەکی دوور و درێژی هەیە ئەنی مێژوویەکی دێرینی هەیە لە سەردەمی گۆتیەکانەوە ئەم گوندا هەر هەبووە ئێرە بە قەڵای پاراستنی شارسانەتی گۆتیەکان دانراوە بۆ پاراستنی دەوڵەتە شاری عەرەبخا کە کاتە کەرکووکی ئێستا لە ئێستا لە ڕووی جوگرافیاوە ئێمە سەر بە پارێزگاری کەرکووکین سەر بە نەحەی قەرەنجیرین دەکەوینە ناوچەی قەرەحەسەنەوە ئەم ناوچەی ئەم گوندەی ئێمە هاوسنوورە بە 6 کیلۆمەتر لەگەڵ گوندی قەرەوەی سنوورە بە 2 کیلۆمەتر لەگەڵ گوندی ئۆمەرەگەدەی هاوسنوورە بە 3 کیلۆمەتر لەگەڵ گوندی میرەسوورەیە هاوسنوورە بە 5 کیلۆمەتر لەگەڵ گوندی شێدەرەیە هاوسنوورە لە دوای هاتنی ئاینی پیرۆزی ئیسلامەوە دیارە کوردی شوەکو هەموو میلەتەکانی تر ئاینی پیرۆزی ئیسلامی قبول کردووە و بە شانازیەوە شانازی کردووە بەوەیەکەوە شانازی بە مسلمانبوونی خۆیەوە کردووە گوندی تەیمەزاوەیش هەر لە دێرینەوە شوێنێ بووە شوێنی بڵێن حوجرەی مامۆسایانی ئاینی و کۆمەڵی فەقەیتیا بووە و بەردەوام کەسی قورئان خوێن و کەسی ڕوو لە ئاینی پیرۆزی ئیسلامی تیا بووە بە زەرورەتیان زانیوە کاتی خۆی مزگەوتی هەرتیا بۆ بە درێژای مێژوو بەڵام لە سەردەمانێکە ئەم گوندە زۆر قەڵەباڵغی بەخۆیەوە بینیوە زۆر فراوان بووە گوندی تەیمەزاوە خاوەنی دوو مزگەوت بووە بەڵام ئەو بوو بەهۆی کارەساتی ئەنفال و بەهۆی ئەوەی کە ئێمە هەتاوەکو ساڵی 2023 ناوچەکانمان لەژێر دەسەڵاتی ڕژێمی بەعز بووە مەحەڕەمەیان پێوتەوە ناوچەی قەدەغەکراو بووە نەمانتوانیوە بینەوە سەر گوندەکەمان و گوندەکەمان ئاوادان بکەینەوە و ئەو پێداویستیانەی کە هەبێ لەم گوندەیە دابینی بکەین سەرەتا ئێمە هەوڵماندا دووبارە مزگەوت بنیاد بنینەوە ئەوە بوو لە ساڵی 2011 ئێمە بناغی مزگەوتەکەمان دانا هەتا ساڵی 2014 مزگەوتەکەمان گیانە قۆناغی هەیکەل بەڵام بەداخەوە بەهۆی کۆمەڵە قەیرانەوە وەکو قەیرانی دارایی ئەم قەیرانانە وای کرد کە مزگەوتی گوندی تەیمەزاوە بوەستێ لە تەواو بوون بەڕێز کاک پەیوەند عومەر کە یەکێکە لە ڕێکێکە لەو کەسانێک کە بەرنمەیەکی بەناوی بەرنمەی ئاوادان بێ پێشکەشکاری بەرنمەی ئاوادان بێە هات سەردانیمانی کرد ئاماژەی بەوە کردکەوە ئەم گوندە پێویستە مزگەوتێکی بۆ دروست بکرێ هەر لە ڕێگای کاک پەیوەندەوە دەستگای خێرخوازی بەخشین ئێمە لێرەوە زۆر سپاسیانەکەین بە دەنگمانەوە هاتون و توانیویانە مزگەوتەکەمان بە کۆتا
بهێنن ئەمڕۆژ ئێمە کۆبووینێتەوە بۆ کردنەوەی مزگەوتەکەمان و لێرەشەوە پێم خۆشە زۆر زۆر سپاسی هەموو ئەو خێرخوازانش بکەم کە بە کەلیمەیە خێر یاخود بە شێوازی مادی یاخود معنەوی لە بنیاتنانی ئەم مزگەوتەیە بەشدار بوونە و خی گەورە پاداشی خێران بداتەوە. خوێندەواری چراژینە ڕێگەی ئاواتی شیرینە سەرچاوە بیر و زانینە وەشیاری و ڕاپەڕینە خوێندەواری ئازادیە سەرفرازیە و شادیە چارەی دەردی هەژاریە لەناوبەری بێدادیە خوێندەواری دەریای هەستە شەوقی لالەی بیر و دەستە بۆ میلەت چەکی بەبەستە کە زنگی وێژە و هەڵبەستە بەرزووی پیتۆڵی ناوداری ئاوەدانی و گەشەداری گشت داهێنان و زانیاری وی خوێندن و خوێندەواری. ئێستا دوومەڵە ئێستا ئێمە دەڕین بۆ ئەو جۆڵە و بۆی کاتێک بگاران گژوگیا دەرەچێت ئێمە دەڕین بە دوای دوومەڵان و نێرا دەگەڕین بۆ بینینەوە ماڵ بۆ خۆمان. وڵا ئێمە چین بان و شاخە پێڵێن کەڵک بان کەڵکی پێڵێن لەگەڵ برادرانەیە جاجا ئەوە بە خۆمان ڕین بۆ بانە و ئەوە بە دوای دوومەڵان و نێراگەڵ. ئەم گوندە گوندێکی گوندەکەمان خەریکی ئاژەڵدارین و کشتتوکاڵن زیاتر پشت بە کشتتوکاری وشکەدانە بەستن وەکو گەنم و جۆ و نیسک و نۆک و ئەم شتانە تۆ ئەەکەن و خەریکی ئەم وشکەدانانن. دوای ئەوە زەرعاتمان هەیە باخیشمان هەیە بەرهەمی هەنجیرمان هەیە لەم دێە هەنجیری باشمان هەیە بەس ئاومان تۆزێکەمە لەلایەنی ئاوەکانیشەوە پشت بە بیرە بەسین ئیسەحالیان کانی ئاوەکانمان نەماوە پڕ بۆتەوە هەمووی بەڵام بە حکمی ئەوەی کە چەند ماڵێک بیرمان هەیە لە بیرەکان باخی هەنجیرمان هەیە هەنجیرێ باشمان هەیە دەیەکی خۆشە دەیەکی چاکەیەرە ئاژەڵداریش ئاژەڵمان هەیە لەخوا بەزابێ مەڕ و مەڕ بەخێوەکەین بە زۆری مەڕ و بزن و ئەم شتانە بەخێوەکەین ڕەشوڵاق شۆڵایی بەخێوەکەین بەڵام کەمتر. ئەرزمان زۆرە ئەوەی کە ئەینە برین پشتاوە برین بە باران ئاوەخوا ئەرزمان زۆرەوە 100 دۆنم زیاترمان هەیە بەراومانی زۆرە ینی باخمان زۆرە گشتی بەراوە بە زۆری 100 دۆنم زیاترمانی شەیە 200 دۆنمانی شەیە لێرە لەندێ ئێمە سەلامەتی خۆش بیاخۆ بەکارتان نەکەیت. ئێمە خەریکی حیواندارین لێرە چەند ساڵێکە خەریکین مەڕ و بزن وەتر ئەم شتانەمانی جۆ و گەنم و نیسک و نۆکۆتر ئەم شتانەی شەکەین لەگەڵی حیوان لێرە زستانان دوچێمان ئالیکیە دێنێتە دوایەوە لەو دەشتە بخۆێنەوە. کاک بەرهەمجان
بابزانم چیت هەیە بۆ بەرنامەکەمان وڵی ڕاو دەستخۆشیم بۆدان هەیە هەر لێرەوە هەتاوکم ئەو شارە خۆشیەوە هایەتە ڕەوی تووشی خێر بێن خی گەورە دەست بە تەمەتانەوە بگرێت خی گەورە زای خێرتان داتەوە چییە فەرمووبەوەی کە ئەمە ئەمڕۆ هاتوینە گوندەکەتان بۆ ئەلحەمدولا بۆکردنەوەی مزگەوتەکە زۆر دڵمان خۆشەوە یەخوا بە خێر بێن ڕێز و تەقدیرتان هەیە زیاتر لە لامانەتان خێن سەر چاومان خی گەورە نمونتان زیاد کا و خی گەورە ماڵی خێرخەزان شاواکە بە قوربان سوپاس دەکەم ئەی بزانم جەنابێت چیت هەیە بسم الله الرحمن الرحیم بە خێراتنیە ملاکتانەکەین بە ناوی خۆمان و خەڵکی ئاوایی گوێندەکەمان و زۆر زۆر بەخێر بێن سەر چاومان دڵمان خۆشە بە بینینی ئێوە بە قوربان سوپاسدانەکەین هیوادارین سەرکەوتوو بن لە کارەکانتانە ئەم بەرنامەتان هێراوەدان بێ ئینشاءالله.